جا تەوەری دواترمان باسێک لە گروپی میوزیکی ئارەنگەکەین کە کۆنسەرتێک ئەنجامەدات و هونەرمەندی نێو ئەو گروپە کە کاگرابەر کوردستانیە ئەم شەو لە نێو ستۆدیۆی کورسات مەگەزین لەگەڵمانایە. کاگرابەر بەخێر بیت. زۆر سپاس. زۆر خۆشحاڵین کە ئەم شەو لەگەڵمانایە. عزیز و خۆشەویستن، وێڕێ ڕێز و حورمەت و خۆشەویستیم بۆ ئێوە بینەرانی عزیزی خۆشەویستی کورسات مەگەزین. دیارە خۆم بە خۆشحاڵ دەزانم کە جارێکی دیکە تەمەن ڕێگەیدا لەم ستۆدیۆ و لەو شاشە ڕەنگینەوە دەرکەوینەوە و بە بۆنەی بەرهەمێکی نوێ و چالاکیەکی تازە لە خزمەت ئێوە بینەرانی خۆشەویست دابین. زۆر سپاس. جا کاگرابەر باسێکی ئەوم بۆ بکەی، باسێکی کۆنسێرتەکە. با بزانم کۆنسێرتە چیە گروپی ئارەنگ؟ دیارە کۆنسێرتی گروپی مۆسیقای ئارەنگ لە شاری سەردەشتەوە سەرەتا دەستی پێکرد. گروپی مۆسیقای ئارەنگ بە ئاوا دەست پێ بکەم باشترە کە گروپ مۆسیقای ئارەنگ پێکاتۆ لە کۆمەڵێک ژەنیاری زۆر بە توانایی ئامێرە مۆسیقایەکان کە لە شاری مەهاباد گروپەکەمان دروست کرد بە هاوکاری ئەو خۆشەویستانە بە سەرپەرشتیار و دابەشکاری مامۆستا تاهیر میرسەیدی. جا دیارە کە هەر گروپێک دادەمەزرێت کۆمەڵێک ئامانجی هەیە. ئامانجی ئێمە لە دامەزرانی و گروپە خزمەت بە هونەری مۆسیقای کوردی و پەرەپێدانی زیاتر با بڵێم پەرەپێدانی مۆسیقای کوردی بە هەموو زاراوەکانیەوە. وردە وردە خەریکین کار لەسەر بەرهەمەکان و بابەتەکان دەکەین، خەریکین وردە وردە خۆمان حازر دەکەین، ئامادە دەکەین بۆ کۆمەڵێک فیستیڤاڵی باش. بەڵام سەرەتا پێمان باش بوو بە چەند کۆنسێرتێک دەست پێ بکەین. کۆنسێرتی شاری سەردەشت یەکەمین کۆنسێرتمان بوو کە توانیمان لەوێ ڕادەست پێ بکەین. کۆنسێرتێکی زۆر باش بوو، پێشوازێکی باشی لێکرا. ئیتر دوای ئەو بە سەرە و نۆبەش نۆبەگەیشتە مەهاباد ئینشاڵڵا 28 خاکە لێوە واتە پێنجشەممەی هەفتەی داهاتوو لە خزمەت خەڵکی خۆشەویستی شاری جوانی مەهاباددا دەبین و ئەم کۆنسێرتی ئینشاڵڵا باشترین شێوە بەڕێوە دەچێ و تا ئێرەش وەک بزانم چاومان لە سایتی فرۆشتنی تیکتەکان و بلیتەکان کردووە، پێشوازێکی جار زۆر باشیان کردووە. ئاوا بڕاتە پێشبووی هەیە یەک دوو شەوی دیکەش دووبارە بێتەوە و ئینشاڵڵا ئێمەش ئامادەکاریکی باشمان بۆ کردو لەگەڵ هاوڕێیان. پێم خۆشە کە ئامادە بن کاکە ڕابەر بڕیارت وایە کە هەر لە مەهاباد بێ یان بچنە شارەکانی؟ بێگومان نا، ئێمە وەکو ئاماژەم پێکرد ئەم کۆنسێرتە زنجیرە کۆنسێرتە ورمێ و ئەگەر بۆمان بگونجێت غەیری کێشارە کوردیەکانی دیکە کە ئینشاڵڵا لە بەرنامەماندایە تەنانەت تەواوی سنتەری پارێزگاکانی ئێران بە تەمەین کۆنسێرت بکەین. ناخێت تاران، شیراز، ئیسفەهان، کرمان، کیش هەمووانە لە پلانماندان زۆر و ئەگەر لایەنێک شوێنێک پاڵپشتیمان بکات تەنانەت بۆ باشووری کوردستانیش ئامادەین لە سلێمانی هەولێر دهۆک لە خزمەتیان نابین. ئەم گروپە دیارە یەکەم بەرهەمی خۆی سەرەتا بۆ ناساندنی بە ناوی ساقی بەرهەمێکمان ئامادە کرد کە بەرهەمێکی تازە بوو و کارێکی نوێ بوو لە هەموو ڕوویەکەوە، هەم لە ڕووی هۆنراوەوە یەکەمین جار بۆ هۆنراوەیە ئاوازی لەسەردا دەندرا، من ئاواز و میلۆدیم بۆ دانا، مامۆستا تاهیر میرسەیدی کاری دابەشکردنی بۆ کرد و کاکساسانی سەمەدیش کاری تۆمارکردن و میکس و ماسترینگی بۆ کرد و بەرەبەرە بەرحاڵ توانیمانجی خۆمان بکەینەوە. ئەمریکا ئێستا بینەری خۆشەویست ڕەنگ بێ لە پشتەری ئەمە لە شاشەکە دەیبینن. ئەنجاویستم پرسیاری ئەو لێ بکەم، ئەم بەرهەمە نوێیە کە ناوی کۆنەیارە، باسێکمان بۆ بکە با بزانم کۆنەیار چییە؟ کلیپی ڤیدیۆ کلیپی کۆنەیار یان با بڵین بەرهەمی کۆنەیار یەکێک لە ئاوازە ڕەسەنە تایبەتەکانی ناوچەی فەیزوڵڵا بەگیە کە سەر بە شاری بۆکانە و کەم بیسترا بوو بەڕاستی. دەتوانم بڵێم زۆرینەی خەڵکی خۆمان کوردەواری نایان بیستووە. میلۆدیەکە میلۆدیەکی فلات بوو، هاتم من بۆ خۆم بەشێکی بەرزبوونەوەکەیم بۆ زیاد کرد بۆ مامۆستا تاهیری خۆشەویستم نرد و ئەویش کاری دابەشکردنی بۆ کرد و لەلایەن خۆشەویستانی گروپەکەمانەوە ئامادە کرا و دواتر هەر بە ڕۆژێک تێکمانەوە پێچاوکردمانە کلیپێکی باش و ئێستاش پێما بێ ئەو شەو نوسخەی کۆتایی کارەکە لە ڕووی مۆنتاژەوە ئامادە دەبێت و یان ئەو شەو یان بەیانی هیوادارم بتوانین بڵاوی کەینەوە بیخینە بەردیدی خۆشەویستان و بینەران. من ئەزانم کە دانە زۆر خۆشە سەر لەوە چە بینەرانیش بڵێن ئەم کلیپە کامەیە، پێم خۆشە پێکەوە بینەری کلیپەکە ببین. منیش پێم خۆشە لە خزمەتتانە فەرمون.
کاکە بەرهەمێکی زۆر تایبەتە ماندووبوونی زۆر پێوە دیارە کاکە ڕابەر بێگومان پێم وابێ من هەر بەرهەمێک بتەوێ شتێکی جوان و تایبەت دەرچێت دەبێ حتمما ماندووبوونی بۆ بکەی شەو نخۆنی بۆ بکەی ئێمەش بەڕاستی وەکو ئەندامانی گروپی مۆسیقای ئارەنگ باوەڕ بفەرمونون نامان هەیە بە هیچ شێوازێک کاری ئاستی نزم و لاواز بڵاو بکەینەوە ئێمە نامانێ ببینە یەکێک لە هۆکارەکانی دوورخستنەوەی خەڵکی خۆمان بەردەنگ و بیسەری خۆمان لە مۆسیقای کوردی بەداخەوە بشێوەیەکی یەکجار زۆر ئێستا لە بازاڕی مۆسیقادا دروست بووە نەتەنیا لە کوردستان لە سەر ئاستی جیهان بەڕاستی دەستێک لە پشت ئەم بابەتەوە هەیە کە نایهەوێ کاری جوان شتی جوان بێتە بەرچاو ببیندرێ ببیسترێ بەڵام ئێمە بەڵێنێکمان بە خۆمان و ئەو خۆشەویستانی کە لە سەرتاوە پاڵپشتمان بوون بۆ دامەزرانی گروپەکە داوە کە هەوڵ بدەین ئەوەی لە توانامان دێ بە باشترین شێوە بیخەینە گەڕ بۆی کە بتوانین بەڕاستی ئاستی هونەری کوردی ئەو شێوە ئەوەی کە هەیە پیشانی بدەین ناڵین بەرزیکەینەوە لەوانەیە نەتوانین بەڕاستی بەرزیکەینەوە لەوانەیە بتوانین لە هەندێک شوێن و قۆناغ بتوانین یارمەتی دەربین بۆ بەرزکردنەوە بەڵام لانی کەم دەتوانین خۆکارێک بکەین کە ئاستی هونەرەکەمان نزم نەکەین دەتوانین هەندێک بەرهەمی جوانی تایبەتی کوردانە ئامادە بکەین و پێشکەش بکەین بەداخەوە ئێستا هەم لە ڕووی شێعرەوە لە ڕووی تێکستەوە هەم لە ڕووی ئاوازەوە هەم لە ڕووی دابەشکردنەوە یعنی لاوازیەکی یەکجار زۆر بە مۆسیقای کوردیەوە دیارە هەندێک پرسیاریەوە لێ بکەم کاک ڕابزان چی هۆکارە کە تۆ وڵی زۆر شت هۆکارە زۆر شت هۆکارە هەندێک بە تایبەتی من پێم وایە سوشیال میدیا لەو ڕۆژەوەی سوشیال میدیا دەستی بەسەر میدیا داگر بەگشتی واتە لە ڕاگەیانی سەتەلایتیەوە بینەری لە سەتەلایت و لە تەلەڤیزیۆنەکان دوور خستەوە توانی ئەو کاریگەریە بکات کە هەر کەسێک موبایلەکەی خۆی بێتە شاشێکی تەلەڤیزیۆن بۆی و بەدڵی خۆی لە پلاتفۆرمەکان شت بڵاو کاتەوە بەردەنگێک بۆ خۆی پەیدا بکە بەداخەوە وەکو هەروەکو مامۆستا تەڵاتایر باسی شتێک دەکات لی دەپرسم دەڵێن ژیان چۆنە دەڵێ ئێستا ژیانۆک دایکم دەڵە ژیانۆکو منجەڵە فاسۆلیایەک وایە دنکە قورسەکان لە بنەوەن و دنکە سووک و بچووکانیش لەسەرەوە هونەری ژوای لێ هاتووە هونەرە قورس و گرانبەهاکان نیشتون هونەرمەندانی خۆشەویست و ئاست بەرزی کوردی ئێستا بێدەنگیان هەڵبژاردووە ئەمە هەم جەیداخە هەمیش بەڕاستی پێم وابێ دەبێ لێکۆڵینەوەیکی زۆر ورد لەسەر ئەم بابەتە بکرێت کە بۆ ئەمان پاشگەز بوون بۆ کار ناکەن بۆ ساحەکەیان چۆڵ کردو بۆ کۆمەڵی خەڵک کە بەڕاستی ئاستی هونەری کوردیان ئاوا نزم کردو یعنی من هەر مجارێ لە خۆم دەپرسم دەڵێم ئەگەر کەسێکی ئەوروپی بێتە کوردستان بڵێ ئێوە جوانترین بەرهەمی کوردیتانیان کوالیتیترین بەرهەمی کوردیتان کامەیە خەڵکی کورد دەبێت چی پیشان بدا بەڕاستی چ کەسێک چ هونەرمەندێکی پێ بناسێنین کە بڵین ئەوە باشترین هونەرمەندی کوردیان یەکێک لە باشترینەکانە و کە مۆسیقایەکی باش دەنگێکی باش ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە و من پێم وایە ئەگەر بەرپرسان و پێم وایە هەر تاکێکیش بۆ خۆی لەو کۆمەڵگایە بەرپرسە لەم بابەتە هەر کەسێک بۆیە ئەگەر خەمی جددی لێ نەخۆین و نەینە نێو بابەتەکەەوە پێم وابێ ڕنگ بێ شیرازی کارەکەمان لە دەست دەرچێت و زۆر بابەتەکە لەمە خراپتر بەڕاستی کاگرا بەربات تۆزێت لەو جەوە نێگەتیڤە بینێ دەرەوە با هەر باسی کوردمان کرد با باسی شتێکی کوردانە بکەین باسێکی ئەو جلو بەرگەم بۆ بکە هەمووتان جلێ کوردێکی جوانتە لەبەر کردو و جا تۆ بینین پشتێنێکی سرکەیت بەستۆوە زۆر جوان بۆ پشتێنە سرکەیە بەڕاستی پێم وڵە فکری خۆ بوو بۆ پشتێنە سرکەیە ئەم تێکستە ئەی چۆن ئەمڕۆ جلێ کوردی لەبەر نەکردن زۆر جوان و شیکە آخر ئەمڕۆ لە هەندێک شوێنی دیکە و هەندێک ئیڤێنت و چاوپێکەوتنی تایبەتم لەگەڵ کۆمەڵێک لە خۆشەویستان بۆ ڕاستیەکەی ئیتر دۆستانیش بە دەرفەتیان زانی کە من لە سلێمانیم لە خزمەتیەوەی خۆشەویستدا بەڕاستی لەسەرم بەرهەمەش قسە بکەین ئەگەر ناجلی کوردی من هەمیشە پێ لە هەموو سەفەرێکمدا بەڕاستی لێرەش دلی کوردی هێنا دلی کوردی جوانترینە ڕاستە ئەنجل و بەرگەش زۆر خۆتان بە من دەڵێن ئەی بۆ خۆتان لەبەرتان ئەوە بڵێم بڕیار وایە من و ساوێنیش ناڵم لە سەداسەد بەس واخسومانەتە پلانەوە کەیتر بەجلی کوردیەوە بێنە حیفە کورسات هەمیشە پێشەنگ بووە لە پاراستنی زمان کەلتوری فەرهەنگ
بێگومان کورد ئێرە کورساتە ئێرە کەناڵێکی کوردیە ئێرە پێم وایە سەرچاوی ماڵی هەمووانە بۆیە من پێم وایە لە پێشدا دەبێت لە پێشکەشکارەکانە ئەوە دەست پێ بکات لە پێشکەشکارەکانەوە سەرچاوە بگرێت بۆ خەڵکی دیکە و میوانی ژوانیت دوای بێتە مەرج لە تەنانەت جاجلەکانیش بەڕاستی ئێمە مۆسیقای کوردی کار دەکەین بێگومان لە مۆسیقای کوردیدا یەکەمین هەنگاومان ئەوەیە کە بتوانین شتی کوردانە پیشان بدەین جا چ مۆسیقایە چ لە ڕووی زمانەوەیە چ لە ڕووی جلوبەرگەوە ئەوەی ڕاستی بێ ئێمە بەرنامەکانمان تۆزێک گشتگیرە ئەبێ حەقی هەموو لایەک بین بەڵام بێگومان وایە بەڵام دەوەکو پێم وتی لە پرۆژەمانەیە ئینشاءڵڵا ئەنجا کاگرابەر نابێت دڵمان بشکێنی حەزەکەین مەقامێ گۆرانیە شتێک جەب ئەو کۆتایی بەرنامەکە والله با حیران نبک کاکل ئەوە هەموو بەرنامەکانم ئەو شتێ هەر تێدا بووە با دووبارە نەبێت ئەمان بەڵی خۆی شتێکتان پێشکەش دەکەم لە خزمەتتاندا زۆر سپاس چاو خۆش بێت ئەمەی کە ئێستا لە خزمەتتاندا دێڵێم یەکێک لە بەرهەمەکانی هونەرمەندی خۆشەویست مامۆستا هوشەنگی شەگرفە لە شاری سنە کە بەرهەمێکی تەواو بەهاریە و بە زاراوی ئەردەڵانی مامۆستا کوتوێتی بڕیار وایە لە نزیکانە منیش کاری مۆسیقای بە تازایی بۆ بکەم و کەم بیستراوە بەڕاستی پێم خۆشە زیاتر ئەم بەرهەمەش بڵاو بێتەوە فەرموو چۆزە پوونەی پای بەفراوی دەشت و کۆساران گۆوە ناو شەیدەم ڕووباری ئەوەڵ بەهاران چۆزە پوونەی پای بەفراوی دەشت و کۆساران گۆوە ناو شەیدەم ڕووباری ئەوەڵ بەهاران گوڵ و سۆمبۆل خۆیان بینی بولبول بەدێڵە چیکێنێ وەختی سەیران و گەڕیانە دەرو دەشگشت چراخانە گوڵ و سۆمبۆل خۆیان بینی بولبول بەدێڵە چیکێنێ وەختی سەیران و گەڕیانە دەرو دەشگشت چراخانە دەستە دەستە گوڵ بەدەستە چاوەکەی چاوم مەستی هەستی گوڵ وەنەوشەی ئەوەڵ بەهارم مەی بە فراوی کۆسارانە سەقیکان یاوی کوێستانە دەسامەیدا بە پەیمانە لە شەوقی ئەو نسارانە دەسامەیدا بە پەیمانە لە شەوقی ئەو نسارانە دەستە دەستە گوڵ بەدەستە چاوەکەی چاوم مەستی هەستی گۆڵ وەنەوشەی ئەوەڵ بەهارێ یەخوا دەنگ خۆش بە کاگرابەر بەئەمە دوو نەفەر لێرە چەپڵە بۆ لێ زۆر زۆر سپاس دەکەین ئێمە زۆر خۆش بووین کە تۆ لێرە بوویت سپاس کە دڵە نەشکاندین و زۆر سپاسیش کە لە ئێرەوەی لە ستۆدیۆی کورسات مەگەزین ئێمە هیچ شتێکمان نەماوەگەر تۆ هەرچیەکت هەیە توانێت بۆ بانکێشتنە سپاس بۆ کورساتی عزیز کە هەمیشە دەرگای وڵایە بۆ کەسانی کە کاری هونەری دەکەن و هیوادارم هەمیشە لەسەر ئەو ڕێچکە و ڕێبازە بمێنێتەوە و بتوانین ئێمەش لە خزمەتی ئێوە و بینەرانی خۆشەویست و بەردەنگانی عزیزمان دابین هەر بمێن زۆر سپاس بۆ تۆش سپاس